بەناوی خوای بەخشندۆ میرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکندا لەگەڵ هاوکارم سەلات هاتینەوە خزمەتتان بۆ هیوایە کە ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. دەست خۆش کاکە دانیال. بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر جێگەیەکن بە هیوای تەندروستێکی باش بۆ گشتلایەکتان و ڕۆژێک و دەستپێکێکی باش بێت بۆ گشتلایەکتان هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتی گرنگمان بۆ ئامادە کردوون. یەکێک لەو تەوەرانی کە بۆمان ئامادە کردوون باسکردنە لەبارەی گەورەی نۆڕۆژ دەڕۆژی مانگی فیلحجە کە لە ئێستادا کەوتونەتە ناوی پێویستە مسلمان ئەو ڕۆژانەی کە لەلایەن پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت بە ڕۆژە گرنگ و پیرۆزەکان دیاری کراون کە تێیدا مسلمان تێیدا بە ڕۆژوبێ ئەجر و پاداشتێکی زۆری هەیە. لەمڕۆیە باز لەوە دەکەین تا چەند ڕۆژووی ئەم ڕۆژانە ئەجرەکەی چەندێکە و پێویستیشە مسلمانان تا چەندێک ئەم ڕۆژانە زیندوو بکەنەوە بە عیبادەت و پەرستش. بەڵێ بینەرانی عزیز لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە هەڵکشان و داڵغۆزینی نرخی دراو دەکەین، نرخی تمەن دەکەین بەرامبەر بە دۆلار و بە دینار کە ماوەی چەند ڕۆژێکە تمەن داڵغۆزینێکی جۆری بەخۆیەوە بینی و گەشتە نزیکەی 2 ملیۆن و 500 دلار بەرامبەر 2 ملیۆن و 500,000 تمەنی ئێرانی. بەڵام ئەمڕۆ تۆزێک بەرزبوونەوەی بەخۆبینەوە قسە لەو بارەی دەکەین زانی و هۆکارانە چین کە بۆتەوەی ئەوەی کە تمەن داوازین بەخۆیەوە ببینێت و ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر ئابووری ئەو وڵاتەوە لەسەر وڵاتانی دراوسەوە لە ئێستاشدا خەڵکانێکی زۆر لە بازاڕەکانی دراودا تمەنێکی زۆر دەکردن و بۆ تەمایی زەرورزیان بۆ هەنێک و قازانیش لەلایەن هەنێکەوە کە تمەنیان کردەوە لە بازاڕەکانی دراو دانیار زۆر باز لەوە دەکەن کە هەمیشە پارەی تمەن ئەوانەی کە کڕین و فرۆشتنی پێوەکەن کەمترین کەس هەبووە قازانجێکی باش لێکرد بێت. یەکێکە لەو پارانەی کە قازانجی کەمی لەیەکەی بۆیە پێویستە ئەوانەی کە شارەزای ئەم جۆرە کارانە نین زۆر خۆیان لێ نەدەن باشترە. من گوێم لە هاوڵاتیەک و دەیوت سێ سیارۆخانوویەکم لە پێناویە دانا بە تاکید خۆی ئەوانەی کە لە بازاری دراویشەکەن ئەڵێن یەکێکە لەو عملانەی کە ینی ئەستەمە قازانجی تیا بکەی ئیتر جێگیر نییە هەمیشە یەکێکە لەو پارانەی کە ساری شێکی نییە. بەڵێ دەچینە لای کەشوە بابزانی پێشبینەکانی کەشوە لە ئەمڕۆدا چۆن فەرموو.
بەڵازان دەچێت لای نرخی دراوەکان زانانی ئەمڕۆ نرخی دراوەکان لە جیهاندا چەندە و ئەوەی زۆر سەرنجی لەسەر نرخی تمەنە بزانانی ئەمڕۆ نرخی تمەن چ گۆڕانکارێکی بەسەر داهاتوە پێکەوە بینەری دەبین. بەڵە بەڕێزان وەک لە پێشەکێکەشدا باسمان کرد لە ئێستادا کەوتونێتە چەند ڕۆژێک لە مانگی دەی ئێڤل ئەو دە ڕۆژەی کە پێوترێ یەکەمی ذوالحیجە کە ئەو ڕۆژانە بە ڕۆژی موبارەک و پیرۆز دیاریکراون کە ئەجرێکی زۆر لە پەرستش و عیبادەت و بە ڕۆژوبوونە هەیە. بۆ ئەو بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یونس باویانیمان کردووە لە هەولێرەوە. مامۆستا یونس سپاس بۆ دەرفەتەی بێمەدا ئەمەوێ بپرسم کە پێویستە موسڵمانان لەم سەردەمەدا کە بتێونەتەوێ بارگرانیشیان وای کردووە قورسیشیان وای کردووە کەمتر دەرفەتە بێ بۆ عیبادەت و پەرستشەکان چۆن ئەم ڕۆژانە بە دەرفەت بزانین بۆی زیندویان بکەینەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سرتا دەستخۆشی لە جەنابیشان دەکەین سەرفراز بن إن شاء الله وهیوادارین مسلمانان لەو چەند بەداخەوە دیارە پەیوەندێکەمان لەگەڵ مامۆستا یونس دیارە پشڕا هاوکارانمان چارەسەری دەکەن ئینشاءڵڵا. بەڵە بەڕێزان هەڵبەتە ئەو ڕۆژانەی کە چ لە فەرموودەیە باس کراوە چ زانایان زۆر تاکیدیان لەسەرەوە کردوێتەوە کە ڕۆژانێکن پێویستە مسلمانان تیایدا بە ڕۆژوو بن یان پەرستشی باش بکەن. یەکێک لەو ڕۆژانەی کە زۆر باسی لێوە کراوە لە فەرموودە و لە زانایانی زۆر تاکیدیان لێ کردوێتەوە دە ڕۆژی یەکەمی ذوالحیجەیە کە بە تایبەت لە کۆمەڵگەی کوردەواریدا پێوترێ نۆمینەی حاجیان، ینی ئەو ڕۆژە زۆر تاکیدی لێ کراوەتەوە. ینی هەمیشە لە کۆمەڵگەی کوردەواریدا نۆمینەی حاجی دەگمەن هەبووە بە ڕۆژوو نەبێت. تەنانەت وتراوە ئەو ڕۆژە وەکو یەکێک لە ڕۆژەکانی مانگی ڕەمەزان ئەژمار کراوە چونکە زۆرینەی موسڵمانان تیایدا بە ڕۆژوو دەبێت و دوعای حاجیانی تێدا قوبوڵ دەبێت لە کێوی عەرەفە و مسلمانانیش لە دەرەوەی حەجیش بە هەمان شێوە هاوشێوەی براکانیان بە ڕۆژوو دەبن و دوعا دەکەن و پەرستش دەکەن کە ئینشاءڵڵا پێی دەگەین و تێشیدا بە ڕۆژوو دەبین و خی گەورە عیبادەتی کژلایەکیش قوبوڵ بکات. دیارە مامۆستا یونس گەڕاوەتەوە. مامۆستا یونس ببوورە پرسیاری ئەوم کرد چۆن ئەم ڕۆژانە زیندوو بکەینەوە. هەڵبەت سەرەتات پێشی بابەتی زیندووکردنەوەی ڕۆژەکان پێمان باشە ئاماژەیەک بە فەزلی ڕۆژەکان بکەین لە چەند خاڵێکە لە چەند لایەنێک ئەو چەند ڕۆژە فەزل و گەورەی و مەزنیان هەیە. لەوانە بێگومان ئەو دە ڕۆژەی سەرەتای مانگی ذوالحیجە کە لە مانگی ذوالحیجەیە. مانگی ذوالحیجە یەکێکە لە ئەشهور الحرم إن عدة الشهور عند الله 12 لە کۆتاییەکە
وأربعة منها شاريان لوانا كمانجي بيقمان حرام كمانجي ذي الحجج لوان وهروها بيقمان پروردگار لسورة الفجر لسرتاكي سوين دي خواردوا ببود الرجاء فرمي بسم الله الرحمن الرحيم والفجر وليال عشر كأهل تفسير زانيان ومفسر برزكان بشي زوريان أفرمون بيقومان آمان جمع بسي پروردگار لو آياتك أفرمي وليال عشر أو دا شوية يعني أو دا الروجي سنتاي مانجي ذي الحجة تناند لبين زانان جورك راهية أخو دا شوكاني مانجي رمضان دا شوكاني كوتاي لقل أو دا الروجي سنتاي ذي الحجة كامان قورتنا بيقومان أفرمون دا شوكان وكو شو بيقومان لدا شوي سنتاي ذي الحجة قورتنا بلام دروجكاني ذي الحجة لدروجكاني كوتاي مانجي رمضان قورترو فصلي زياتنا پروردگار بيقومان لهر شوينه سوين بشتي بخوا معني اويك جيبايخه گرينگيه پروردگار خوي بو مزني وقوريه كسوين دي بيخ واردوا ابي مسلمانان بامان شوا رزو حرمتي بقرن واخوا برسي تدابكن بيقومان هروها او دروجا بيقومان چەند ڕۆژێکی تێدایە لەنێویانە لە دەڕۆژەکە کە ڕۆژی زۆر مەزنن لەوانە یومی عەرەفەی تێدایە کە لە قورئانە بە یومی حەج الئەکبەر ناوی هاتووە کە لەو ڕۆژەدا پەروەردگار لە گوناهێکی خەڵک خۆش ئەبێ و خەڵکانێکی هێجگار زۆر لە ئاگری دۆزەخ نەجاتیان ئەبێ و ڕزگاریان ئەبێ و هەروەها جەژنی قوربانی تێدایە واتە ڕۆژی قوربانی سەربەڕینی تێدایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ إن أعظم الأيام عند الله تبارك وتعالى يوم النحر قورتين أو روجاني للايان پروردگار بيقومان روجي قربانك تدا سربرين هروها لو در روجا بيقومان مراسم ونسوككاني حج تدا أنجام أدري كحج ركنكي قوري لإسلام دا يكك لركن بايكاني إسلام أتوانين بلن زوربي عبادتو خواه پرسيكان ليوكو أبنوا لو در روجا نويجي تدايا وهروها ذكري خواهي پروردگاري تدايا روجوي تدايا ونسوكي حجي تدايا وهروها قرباني تدايا بويا قوري كان بو شوازي يعني كرداري قوري تدايا سبارت بو خواه پرسي و بندايتيانش كإنسان أو كارو كردو چاكاني ك لو در روجا أنجامية دا پیغمبري خواه صلى الله عليه وسلم شايتي بو داوا پیغمبري خواه صلى الله عليه وسلم تنانت أو در روجي بأعظم أيام الدنيا نايبردون قورترين أو روجاني كلا دنياهن قورتين ومزنتين روجا كانن وهروها سبارت بعملو كردوا كرداري تشاك لو در روجا پیغمبري خواه صلى الله عليه وسلم برسياريان ليكرت فرموي هيج كردويك مزنترنية خوشويسترنية بلاي پروردگار وجل جلاله لو كردوا وعمل صالحي كلو دو روجا أنجام أدري تنانت برسياريان لك اللي پیغمبري خواه صلى الله عليه وسلم ولا الجهاد يا رسول الله تنانت جهادو تيكوشانيش بجانو خويني خوت لبيناو پروردگار ورقاي پروردگار فرمي ولا الجهاد في سبيل الله تنانت جهادو تيكوشانيش لري خوان ناقاتا آستي مزني خوشويستي او كردواني كلو دروجا انجام دين لاي پروردگار بلام فرمي إلا بياوك نبي كوا بخويو بجيانو مالي بچيت الجهاد كقرايو هيچي نقريتو تخوي شهيد به ومالو سروتو سامانكس دجمن دسي بسرا بقيه زور باشا ما صايونس يعني او جورا كسا او هلوستان بلا ببورا ما صايونس هو كارت شيك اواندا بقرينجا وبيغمبري اسلام صلى الله عليه وسلم باسی لەم دەڕۆژە کردو هۆکارەکە چییە لە پشت ئەم گرنگیەوە؟ بەڵێ هۆکارەکە ئاماژەمان پێکرد لەنێو ئەو فەزلانی کە باسمان کرد یەکەمیان پەروەردگار سوێندی پێخواردووە والفەجری وەلەیالین عەشر دوو ئەو مەراسیمەی کەوا مەراسیمی ئەنجامدانی نوسوکی حەجە ڕوکنی حەجە لەو چەند ڕۆژە ئەنجام ئەدرێ بابەتی ڕۆژی عەرەفە کە حەج الئەکبەرە هلو دروجية وهروها بيقومان قرباني كردن يوم النحر ججني قربان هلو دروجية وبيقومان هم دقي قرآن باسيان لفضل قوري أو روجانا كردوا وهمش فرمودي پیغمبري خواه صلى الله عليه وسلم شايتي بو أو روجانا داوا
کەوا کار و کردەوە لەو دە ڕۆژانە ئەوەندە مەزنم بەڵام مەزنیەکەی هۆکاری مەزنیەکەی بێگومان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو هەموو شعائیر و ئاینیانە ئەو هەموو شعائیرە دینیانە لەوێ کۆ بێتەوە ئەتوانین بڵێن لە هیچ ڕۆژێک ئەو هەموو شعیرانە پێکەوە کۆ نابنەوە با بڵێن حەج لە ساڵ یەک جارە حەج لەو دە ڕۆژە ئەنجام ئەدەی کە ڕوکنێکە ئەوە ڕوکنێکی ئیسلامە و هەروەها ڕۆژووی تێدایە بە هەمان شێوە ڕوکنێکی ئیسلامە نوێژ بە هەمان شوێ ڕوکنێکی ترە ئەو هەموو خواپەرستیە گەورانە شعائیرە مەزنانی ئاین بێگومان لەو دە ڕۆژە کۆ ئەبنەوە بۆیە گەورەیەکەی لەو ڕووەیەوە پەروەردگار بۆیە ڕێزی لەو زۆر باشە ماسە یونس هەنێک کەسەیە ڕۆژووی مانگی ڕەمەزان قەرزارە دەکرێت لەم دە ڕۆژە کە بە ڕۆژوو دەبن نێتی قەرزەکەش بێن هەمان ئەجریشی یەم دە ڕۆژەشیان دەستەکەوێت لە هەمان کاتە قەرزەکەش بگرنەوە پرسیارێکی بەجێە هەڵبەت زۆر لە مسلمانان لە ئاوا بۆنە و مناسبەیەکی ئاینیە پرسیاری واکەن ئەبێ حقیقەتێک پێشی ئەو بابەتە بزانین ئەویش ئەوەیە ئێمە ڕۆژووی ڕەمەزانیان قەرزی ڕەمەزان واجبە و هەروەها ئەو ڕۆژوە ڕۆژووی سنەتن ئەو ڕۆژانەی کە لەو ڕۆژانە بەڕۆ ئەو ڕۆژانەی کە لەو ڕۆژانە بە ڕۆژوو دەبین ناکرێت لێ کاتانیەتی واجب و فەرز سنەت و فەرز پێکەوە بهێندرێتن بۆیە ئەو کەسێکەوە قەرزارە بێگومان قەرزاریەکە کەوا قەرزاری ڕەمەزانە ڕەمەزان واجبە پێویستە ئەویان لە پێشترە بگرێتەوە بەڵام مادەم نیازی وایە مەبەستی وا بووە ئەگەر خوا دەرفەتی بودا بواە و قەرزار نەبوایە ئەو ڕۆژە سونەتانش ئەگەر هەڵبەت لای خوای پەروەردگار لەسەر ئەو نیازە خێرە و مەبەستە خێرە ئەجر و پاداشی وەرئەگرێتەوە بەڵام بڵێ بنیەتی هەردووچیان دێنم نەخێر ناتوانێت نیەتی هەردووچیان بێنێت زۆر باشە بەڕستان باسان لە گرنگی و ینی ئەجرێکی زۆری ئەو دە ڕۆژە کرد بەڵام دەبینین کەمترین کات هەدە ڕۆژەکە تێیدا بە ڕۆژوو پەرستشەکرێت لە کۆمەڵگەی ئێمەدا زۆرتر هەرناوەکەشی وهات و پێوترێن نۆمینەی حاجیان بۆچی زۆرتر ئەمە زەق کراوەتەوە ئایا مەبەستەوەی کە زۆرتر مامۆسایانی ئاینی زۆر باسییان لەم ڕۆژە کردووە بە تایبەت و مسلمانانیش زۆرتر ئەم ڕۆژە تیایدا پەرستش و عیبادەت و بە ڕۆژوبوونیان تیایدا تۆخ کردوێتەوە سەرەتا بخۆیت ڕۆژەکان دەڕۆژن بەڵام بۆ بە ڕۆژووبوون بۆیە کوردەواری خۆمان ئەڵێ نۆمینی حاجیان قسەکە دقیقە لە ڕووی ڕۆژوە دقیقە واتە تەنها نۆ ڕۆژەکە ئەتوانی بە ڕۆژوو بن ڕۆژی دێم کەوا ئەچێتە ڕۆژی جەژن حرامە ئینسان نابێ بە ڕۆژبێن مسلمان ناتوانێت بە ڕۆژوو بێتن بۆیە پێ دەگوتێت نۆمینی حاجی جیاوازەکەی لێرەوەیە ئەجینا خۆیان دەردە ڕۆژن وەکو پەروەردگاریش ئاماژەی پێکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام شتێکێک کە ئەمەوێ لێرە ئاماژەی پێ بکەم بەداخەوە کە کاتێک باسی نۆمینی حاجیان دە ڕۆژەکەی ذیلحیجە ئەکرێتن هەموو خەڵکی زۆربەی یان خەڵکی بیری بەرەو ڕۆژوو ئەچێتن وەک بڵێ تەنها تاکە خواپەرستیەک لەو ڕۆژە ئەنجام بدرێت کە زۆر مەزن بێ ڕۆژوە بەڵێ ڕۆژوو زۆر مەزنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیە کە ئەفەرمێ من صام يوما في سبيل الله بعد الله وجهه عن النار 70 خريفا کەسێک تەنها یەک ڕۆژ لە ڕێی خوا بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار ڕوو ڕوخساری لە ئاگری دۆزەق 70 ساڵ ڕێ یان 70 پاییز لە ئاگری دۆزەق دوور ئەخاتەوە بەڵام بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە باسی ئەعمال و کردەوەکانی کردووە تەنها قەتیسی نەکردووە لە بە ڕۆژوو بوون هەموو کردەوەیەکی چاک ئینسان نوێژە سونەتەکان کە ئەگەر وەکو پێویست هەندێک مسلمان هەیە با بڵێن تەنها نوێژی واجبە بکە سونەتی ڕەواتیب ناکە لەو دە ڕۆژە ئەتوانێ سونەتی ڕەواتیبەکانی خۆی ڕێکخاتن با بڵێن هەندێک مسلمان هەیە نوێژی جەماعەت و نوێژی بە کۆمەڵی دەگمەنە یان بە کەمیە ئەتوانی لەو چەند ڕۆژە بە هیچ نەوعێک نوێژی بە کۆمەڵ نەفەوتێنێ هەر کردەوێکی چاک سەدەقەیەکە زیکرێکی خوایە قورئان خوێندنێکە هەر شتێک کە بیکە بێگومان ئەجر و پاداشی زیاترە لە ڕۆژەکانی تری ساڵ بەڵام ڕۆژوو لە نێویان بێگومان مەزنترە بە تایبەتی کە دواتر ئینشاءڵڵا باسیەکەین ڕۆژی عەرەفە زۆر باشە هەر ویستم ئەو پرسیارە بکەم مامۆسا ئەو ڕۆژووە تا چەند ئەجرێکی هەیە بۆمانشی بکەیتەوە ڕۆژووی عەرەفە چییە کە دەوترێت هەردوو عایەکی تیا بکرێ قبوڵە و خوای گەورە وەریەکرێت بەڵێ بێگومان مەزنترین ڕۆژ
لەنێو ئەودا ڕۆژی عەرەفەیە کە پەروەردگار بە یوم الحەج الئەکبەری نابردووە کە لە ڕۆژی عەرەفە پەروەردگار دوعا و تەوبەی مسلمانان قبول ئەکە و خەڵکێکی هێجگار زۆر لە ئاگری دۆزەخ ڕزگاری ئەبێتن ئەو ڕۆژەیە کە حاجە بەڕێزەکان سە کێوی عەرەفە ڕوکنی ئەعزەم و ڕوکنی مەزنی حەج ئەنجام ئەدەن کە ڕەوەستانە وقوفە لە کێوی عەرەفە بێگومان ڕۆژوەکەی فەزلێکی زیاتری هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەبارەت بە ڕۆژووی عەرەفە ئەفەرمی احتسبوا على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده داواکارم هیوادارم لە پەروەردگاری مەزن کە تەنها بە ڕۆژبوونی ڕۆژی عەرەفە بیکاتە مای کەفارەت و سڕینەوەی تاوانی ساڵێکی پێشووتر و ساڵێکی لە دواتر واتە 2 ساڵ هەم ساڵی پێشی ئەو ساڵ و ساڵی داهاتووشە ئەوە وەکو فەزلی ڕۆژی بێگومان ڕۆژی عەرەفەیە بەڵام پێغەمبەرمان صلی الله عليه وسلم وەکو ئومەهات المؤمنین دایکانی ئیمانداران خێزانەکانی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خالیان ڕازی بێ بۆ معنی جێڕنەوە پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ تەنها لە ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو نەبووە لە ڕۆژەکانی تریش بە ڕۆژوو بووە ساڵی وا هەبووە هەر نۆ ڕۆژەکەی بە ڕۆژوو بووە ساڵی وا هەبووە چەند ڕۆژێکی زۆری لێگرتوون ساڵی واشە بووە تەنها ڕۆژی عەرەفە بە ڕۆژوو بە وەکو مرۆڤێکی ئاسایی کەوا جاری وێ بۆی دەگونجێ و ساڵی وایە بۆی ناگونجێتن یان لە ڕووی تەندروستیەوە ئینسان بۆی ناڕەخسێتن بەڵام ڕۆژووی عەرەفە بێگومان لە هەموو ئەو ڕۆژوەکانی تر مەزنتر و گەورەترە کە خێر و ئەجر و پاداشی 2 ساڵی هەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەبێتە ما هیوادارم ببێتە مای سڕینەوەی گوناهی 2 ساڵ ساڵێک پێشووتر و ساڵێک دواتر بەڵام لێرە حەزەکەم ئەوەش ئاماژە پێ بکەم کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەبێتە مای کەفارەتی گوناه ئەو گوناهانی کە پێغەمبەری خوا مەبەستی گوناهی بچووکە ناکرێ مرۆڤی مسلمان ڕێ بەخۆی بدا بڵێ مادام وایە من گوناهاکەم ئەوە دەرفەتێکم لە بەردەمە ساڵانە لە ڕۆژی عەرەفە بە ڕۆژە بم 2 ساڵ گوناهم ڕەشە بێتەوە هەندێک خەڵک لەگەڵ ڕێز و حرمەتم بە هەڵە لە بابەتەکان حاڵی ئەبێتن نەخێر ئەوە ئامانجەکە نییە مەبەست ئەوەیە کە ئەو گوناهانەی بچووکن ئینسان بێگومان لە حاڵەتی غەفڵەتە لە حاڵەتێکی ترە لە دەستیا ڕووی داوە وەکو ئەوەی بۆ ئەوەی دەفتەری ئەعمالی خۆی ساغ و صاف کاتەوە سپی کاتەوە لای پەروەردگار ساڵانە ئەتوانی وەکو زیاتر عیبادەتێکی زیاتر ئەنجام بدا ئەی کاتە مای سڕینەوەی گوناهەکان ئینشاء الله زۆر باشە ماوەسا باز لە کۆتا ڕۆژەکە بکەین کە پێوترێت قوربانی تیادا ئەنجام دەدرێت ئەمانوێت باز لە بەها و گرنگی و ئەجری قوربانی بکەین لە دەیەمین ڕۆژی زیلحیجەیە بەڵێ ئەو ڕۆژی کۆتایی ذیلحیجە یان دە ڕۆژەکە کە یەوم النەحرە ڕۆژی قوربانە و 3 ئەیام التەشریقی سێ ڕۆژەکەی تریشی لەگەڵدا ئەبێت بە 4 ڕۆژ کە ئەتوانێ مسلمان لەو 4 ڕۆژە نوسوک و یان عیبادەتی مەزنی قوربانی سەربڕین ئەنجام بداتن بەڵام وەکو سونەت سەرەتای ڕۆژەکانی ذیلحیجە کە با بڵێن ئەو ڕۆکە ڕۆژی چوارشەمە یەکەمین و سەرەتای دە ڕۆژەکەیە وا سونەتە هەر ئینسانێکی مسلمان نیازی وابێ کەوا قوربانی بکە هیچ جۆرێک لە نینۆکی خۆی نەکاوە هەروەها مووەکان لە خۆی نەکاتەوە وەکو با بڵێن بە شێوازێک باواقعی بڵێ منیش لەگەڵ حاجە بەڕێزەکانم چۆن ئەوان لە کاتی حەجکردن و ئەنجامدانی نووسەکەکانی حەجە نینۆکردن و موکردیان لێ حرامە و قەدەغەیە ئەویش لە ماڵەوە لە دڵیان لەگەڵیان دابێتن بەو شێوازە بەشداریان و پشکداریان لەگەڵ بکاتن و بێگومان قوربانیکردن لە لای ئێمە شافعیەکان سونەتە بەڵام کەسێک کە توانای هەبێ هەڵبەت کارێکی ناپەسەندە کە توانای هەبێ قوربانی نەکاتن قوربانیکردن ئەجر و پاداشی زۆری هەیە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ واللهی پێشی هەموو شتێک هێشتا ئەو خوێنەیەکەوە کەسی قوربانی کار ئاژەڵەکەی سەرە بڕێ هێشتا خوێن و دڵۆپی خوێنەکان نەگەیشتە سەر زەوی لای پەروەردگار تۆمار کراوە ئەفەرمێ ئێسقانەکانی و هەروەها مووەکانی هەموو پێکهاتەی جسمی و لاشەی ئەو ئاژەڵە هەمووی بۆی سنگ ئەکرێ و بێگومان وەزن ئەکرێ و بە ئەجر و پاداش لای خوای پەروەردگار بۆی ئەنووسرێتن و هەروەها شەعیرەیەکە وەکو ئەزانین پەروەردگار ئەو کاتە کەوە ئیبراهیم پێغەمبەر باوکی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کە ویستی کوڕەکەی خۆی ئیسماعیل سەر بەڕێ وەکو تاقیکردنەوەیەکی پەروەردگار و نهێشتنی دیاردەی مرۆڤ کوژی
بەڵکو ناکرێ مرۆڤ ببێ بە قوربانی و ئەبێ شتیتر بکرێ بە قوربانی مرۆڤ لێرەوە پەروەردگار کەپشێک بەرانێکی بۆ ناردووە ئەو بەرانەکەی سەر بڕیوە سنەتی قوربانی لەوێوە هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری ئازیزشمان قوربانی کردووە ئەفەرمێ ضحى بکەبشەین ئەملەحەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو بەرانی باش و گەورە و مەزنی هێناوە وە کردیتی بە قوربانی تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی خوای هێناوە دوایی فەرمیەتی هذا عني وعن من لم يضحي من أمتي خوای گیان ئەوە لە باتی خۆم و لە باتی ئەوانەی کە لە ئومەتی من قوربانیان نەکردووە تەنانەت پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم لەو حاڵەتی ئەنجامدانی ئەو نوسوکە مەزنەش خەڵکی لەبیر نەکردووە مسلمانانی لەبیر نەکردووە بێگومان ئەجر و پاداشێکی مەزنی هەیە وەکو ئاماژەمان پێدا و پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم زۆر باشە ماوەسا وەکو کۆتا پرسیارم زۆر بە کورتی سواس دەکەم پێویستە مسلمانان چی بکەن لە ئێستاوە بۆ ئەوەی کە ئەجر و پاداشتی ئەم دەڕۆژان لە کیز نەچێت دەستان خۆش بێت پێم وایە ئەوە پرسیارە جەوهەریەکەیە هەمومان ئەزانین کەوا ئەو دەڕۆژانە مەزن و گەورن پەروەردگار سوێندی پێ خواردە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەتی بۆ داوە بەڵام چی بکەین باشە ئەوە گرینگە ئەبێ ئەو حەقیقەتە بزانین پەروەردگارە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون فەلسەفەی بوونی مرۆڤ عیبادەتە ئێمە بۆ عیبادەت هاتوین ئەبێ بەندایەتی خوا بسەلمێنین و بە ئاکردەوە ئەنجامی بدەین و هەروەها پەروەردگار پێمانە فەرمێ وەعبود ڕەبەکە حەتا یەئتیەکە اليەقین ئێمە نابێ مەوسیمی بین لە وەرزێکە کە وەرزە مەزنەکانن بچین خواپەرستی بکەن دواتر وازی بێنن ئەبێ هەمیشە بەردەوام بین تا ئەو ڕۆژی ئەگەڕێنەوە لای پەروەردگار لە خواپەرستی گرنگەکە خواپەرستیە بەڵام خواپەرستی لە ئیسلامدا تەنها نوێژ و ڕۆژوو نیە هەمە چەشنە واتە جۆرا و جۆرە ئەکرێ ئینسان ناکرێ هەندێک کەسێ ناتوانێت بە ڕۆژوو بێ ئەکرێ عیبادەتی تر بکاتن ئەو کار و کردوانەی کە لەو دە ڕۆژانەی مسلمان ئەکرێ ئەنجامیان بدا یان سونەتن ئەنجامیان بدا لەوانە هەندێکیان واجبن بۆ من ئەنجامدانی شەعیرەی حەج و عومرەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەبارەت بە عومرە ئەفەرمێ العمرة إلى العمرة كفارة لما بينهما عمرة بو عمرة نيوانيان أبتا ماي كفارة نيوانيان وهروها پیغمبری خوا صلی الله علیه وسلم سبارت بحج أفرمي الحج المبرور ليس له جزاء إلا الجنة حجێکی پوخت و خاوێن بێگومان هیچ پاداشێکی نییە تەنها بەهەشت نەبێتن و هەروەها بە ڕۆژوو بوون وەکو ئاماژەمان پێدا سەبارەت بە ڕۆژوو بوون هەر ڕۆژەکە سونەتە لە نێویانە ڕۆژی عەرەفە مەزنترینیانە لە ڕۆژوو بوونەکە لە ئەجر و پاداشەکەش و لە ڕووی زیکری پەروەردگارەوە تەکبیر واتە الله ئەکبەر کردن تەحمید الحەمد لله کردن تهلیل لا إله إلا الله یان هەر جۆرە چەشنە زیکرێکی تر چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەکثروا فیهن من التهليل والتكبير والتحميد لو چەند ڕۆژانە زۆر لەو زیکرانە بکەن کە ئاماژەی پێدان تهلیل وەکو گوتمان لا إله إلا الله الله أكبر ولا إله إلا الله پێشەوە ابن عمر خوا لێیان ڕازی بێ و ئەبوو هورەیرە دوو هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا لێیان ڕازی بێ لەو ڕۆژانە لە دوای نوێژەکان تەنانەت کە ئەچوون بۆ بازاڕیش تەکبیریان ئەکرد و زیکری خوایان تەنانەت بەدەنگیش ئەگوتەوە و خاڵی چوارەم یان ئەو کردەوەی چوارەم کە پێویستە ئەنجامی بدەین ئەویشان تەوبە و ئیستیغفارە واتە پەشێمانبوونەوە لە گونا دەسەڵگرتنە لە گونا داوای لێخۆشبوون و داوای لێبوردنکردنە بە تایبەتی لە ڕۆژی عەرەفە زۆر ئیستیغفارکردنە هەمومان گوناهبارین هەڵبەت بە تایبەتی لە ڕۆژگاری ئێستادا زۆر پێویستمان بەوە هەیە کەوە پەروەردگار قەڵەمی عەفو بەسەر گوناهەکانمان دابێنێ بۆیە زۆر پێویستمان بە ئیستیغفار هەیە داوای لێخۆشبوون هەیە بۆی پەروەردگاریش بە ڕەحم و بەزەی و میهرەبانی خۆی بمابووری ئینشاءالله و پێنجەمیان قوربانیکردنە ئاماژەمان بە قوربانیکەشدا و ئینشاءالله هەروەها هەوڵدێ مەسەلەی زۆرترین قورئان بخوێن لەو دە ڕۆژانە و زۆرترین دوعا و نزا بێگومان ئەوش عیبادەتە الدعاء هو العبادة پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو مخ العبادەتی یان سیلەی ڕەحم بە تایبەتی لە ڕۆژانی جەژن کاچێتەوە دیسان ڕۆژی یەکەمی جەژن دەی ذیلحیجەیە سیلە ڕەحم واتە دروستکردنەوەی گەرمکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان پەیوەندی خزمایەتیە ئینسان بە تایبەتی لەو دە ڕۆژە هەوڵدا ئەگەر پەیوەندی ساد و سڕ بووە
لەگەڵ دایکی لەگەڵ باوکی لەگەڵ ئەندامانی خێزان و خانەوادەکەی لەگەڵ دەر و دراوسەی خۆی لەگەڵ ناسیاوەکانی ئەو پەیوەندیانە بەهێز کاتەوە بە دەرفەتێک بزانێ بە لە ڕووی دەرونیشەوە بێگومان ئەو ئینسانە خۆشحاڵ و بەختەور و کامەرانە بێ پەیوەندەکان لەگەڵ دەوری خۆی گەرم و گورتە بێ ئەوێ واتە مرۆڤی مسلمان لەو دە ڕۆژە هەوڵدا لەسەر دوو ئاست پەیوەندیەکانی ڕاست و چاک و بەهێز بکاتەوە هەم پەیوەندی لەگەڵ پەروەردگار و خالی خۆی بەهێزی تۆکمە بکە و هەمیش لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ مرۆڤەکان و دەوروبەر و نزیکەکانی خۆی پەیوەندەکانی پتە و بەهێز بکات. مامۆستا یونس کاتمان نەما خوای گەورە پاداشتی بەخێر باتەوە زۆ سپاس بۆ هیوای خوای گەورە لە بەڕێزیشت و ئێمەش و گشت مسلمانان خۆش بێت سپاس بۆ بەڕێز مامۆستا یونس باویانی لە هەولێرەوە لەم تەوەرە لەگەڵمان بووی زۆ سپاس. بەڵە بەڕێزان دەچینە لای ناوبڕ و دواتر بەردەوام دەبین. تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدات شتێکت پێ بڵێت؟ ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لا تەنیشتەکانی لاستیکین، زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی فاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژاردەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە.
پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
بەڵە بەڕێزان وەکو هەمیشە دەستگای خێرخوازی بەخشین هەمیشە لە نزیکبوونەوە لە جەژنی قوربانی پیرۆز پرۆژەی قوربانی ڕادەگەێنێت. هەڵبەتە دەستگای خێرخوازی بەخشین لەو کاتەوەی کە دامەزراوە هەمیشە ماڵێک بووە بۆ هەژاران، بۆ نەداران، بۆ کەسانی کە قوتی ژیانیان کەمینەن، هەژارن، دەستیان ناگاتە مافە سەرەتایەکانی ژیانی خۆشیان. بۆیە دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵیش پرۆژەکەی ڕاگەیاندوێتەوە کە پرۆژەی قوربانیە. ئەم پرۆژەیە لەلایەن خێرخوازانەوە دەتوانن قوربانیەکانیان لە دەستگای خێرخوازی بەخشین پارەکەیان یاخود ئەو ماڵاتەی کە دەیانەوێت قوربانی بکەن بیبەنە دەستگاکە لە بری ئەوان قوربانیەکە ڕادەگەێنێ و دەیگەێنێت بە ئەو ماڵە هەژار و نەدارانەی کە مستحقن قوربانیان پێ بکات. لەم ڤیدیۆدا دەچینە لای پرۆژەکە. فەرموو. الرحمن الرحيم فصل لربك وانحر لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك الملك لا شريك لك. خێرخوازانی خۆشەویست نەریتی گەورەی قوربانی ئیبراهیمی باوکی پێغەمبەران سەلامی خوای لێبێ گێڕانەوەی شکۆی جوانی و جوامێریە بۆ مرۆڤ. دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی ساڵانەی خۆی بانکهێشتان دەکات بۆ ئەنجامدانی پرۆژەی گەورەی قوربانی و ئەرکی تەواوی قوربانیکردن و تا دەگاتە دەستی هەژاران و بێباوکان دەگرێتە ئەستۆ. ئەرکی قوربانیکردن بە ئێمە بسپێرن و مەودای کاری خێر و چاکەتان فراوانتر بکەن. بۆ زانیاری زیاتر پەیوەندیمان پێوە بکەن. بینەرانی عزیز دەچینە لای زانیاریە کە باز لە هەڵگرتنی گۆشتەکە بزانین چۆن پێویستە گۆشتێکمان کە هەوێ لە ماڵەوە چۆن هەڵیگرین پێکەوە بینەری دەبین. ماوەی چەند ڕۆژ پێویستە گۆشت لە بەفرگردا هەڵبگیرێت. هەموو جۆرێکی گۆشت کاتێکی دیاریکراوی خۆی هەیە و نابێت لەو کاتە زیاتر هەڵبگیرێت چونکە بۆ خواردن ناشێت و خراپ دەبێت. گۆشتی سوور نابێت زیاتر لە 3 مانگ لە بەفرگردا بمێنێتەوە چونکە خراپ دەبێت و مادە خۆراکیەکانی لەدەست دەدات. گۆشتی پەلەوەر دەتوانیت بۆ ماوەی 1 ساڵ هەڵی بگریت بێ ئەوەی مادە خۆراکیەکانی لەدەست بدات. ئەگەر بە پارچە پارچەکراوی هەڵبگیرێت ئەوە سنگ و باڵ بۆ ماوەی 9 مانگ دەتوانیت هەڵی بگریت. خواردنە دەریایەکان سەرجەم خواردنە دەریایەکان دەتوانیت 6 مانگ هەڵی بگریت بەڵام ماسیە چەورەکان وەکو سەلەمون دەبێت 2 مانگ هەڵبگیرێت. بەڵە بەڕێزان دەچینە لای چەند ڕێنماییکی تەندروستی پێکەوە بینەری دەبین. ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. ڤایرۆسی کۆرۆنای نوێ نەوەیەکی نوێی سارس ڤایرۆسی کۆرۆنایە و لەم دواییانەدا دۆزرایەوە. دوای ئەوەی چەند کەسێک لە شاری ووهانی وڵاتی چین ڕوبەڕووی هەوکردنی بۆڕی هەناسە بوونەوە. تاوەکو ئێستا هیچ چارەسەرێکی بنەبڕکار نەدۆزراوەتەوە، تەنها پشودان و حەسانەوە و چاودێری نەخۆش باشترین چارەسەرە. تا ئێستا هۆکاری سەرەکی گواستنەوەی نەخۆشیەکە نەسەلمێنراوە، بەڵام هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بۆ تێکەڵبوونی هەندێک لە ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤ دەگەڕێتەوە. دوور بکەونەوە لە شوێنی قەرەباڵغ و ئەو کەسانەی کە گومان دەکەیت نیشانەکانی ئەنفلۆنزای لێ بەدەرکەوتووە، هەروەها دەستمەدە لە کەلوپەلی کەسانی توشبوو بە ئەنفلۆنزا. دوور بکەوەرەوە لە دەستلێدانی ڕاستەوخۆ لە ئاژەڵی زیندوو یان مردوو، ئەگەرچی ئاژەڵەکان ماڵی بن یان کێوی یان لە کێڵگەدا بن.
چۆن مەترسی توشبوون بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم دەکەینەوە. دەستەکانت بشۆ بە ئاو و سابوون یان شامپۆیەک کە کحول لە پێکاتەکەیدا هەبێت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنێکس بگرە. لەو کەسانە دوور بکەوەرەوە کە نیشانەکانی ئەنفلۆنزای تێدایە. بەباشی گۆشت و هێلکە بکڵێنە. بە بێبوونی پێداویستیەکانی خۆپارێزی دەست بۆ ئاژەڵ مەبە. چۆن کەسانی تر لە توشبوون بە نەخۆشیەکە دەپارێزیت. لە کاتی کۆکین و پژمیندا دەمولوتت بە کلێنیکس بگرە یان دەست بگرە بەدەمتەوە. کلینیکسەکە دوای بەکارهێنانی فڕێ بدەرە ناو سەتڵە خۆڵێکی سەرداخراوەوە. لە کاتی کۆکین و پژمین یان ئەگەر خزمەتی کەسێکی نەخۆشت کرد دەستت بشۆ. خۆت و کەسانی تر لە نەخۆشی بپارێزە. لەم کاتانەدا دەستت بشۆ. لە دوای کۆکین و پژمین لە کاتی خزمەتکردنی نەخۆش، پێش یان پاش لە کاتی ئامادەکردنی خواردن، پێشنان خواردن، دوای چوونە تەوالێت، ئەو کاتانەی دەستەکانت پیس دیارن، دوای دەستدان لە ئاژەڵ و پاشەڕۆکانی. ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ سەر سپاس بۆ خوا پێم وابێ خەریکە و ڤایرۆسە وردەودە لە هەرێمی کوردستاندا تەواو دەبێت و چەند نەخۆشی کەماوە لە نەخۆشخانەکان. بێگومان لەگەڵەوەشە دڵخۆشێکی تریشەیە دانیاریانی لە بەریتانیا ئێستا بەڵێ ڤاکسینێک دروست کراوە کە ئەمەلی زۆری هەیە کە چارەسەرێکی باش بێت بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا. ئەزانیی ئێستا دایمەن ئەم جۆرە شتانە کە سەرەتایە و هیچ ڤاکسینێک و دەرمانێکی بۆ دروست نەکراوە ئەبێ بە چەند مەرحەلێکی توێژینەوەیە بڕوە دوجار بچێتە بواری عملیەوە تاقیکردنەوەی لەسەر بکرێت. دوجار ئەتوانرێ بڵێ ئەمە بە تەواوەتی پێکوتەی ئەم نەخۆشیەیە ئەتوانن کۆمپانیەکان بینێرن بۆ گیان چونکە خۆی ئەمە دوولایەنەیە تا دڵنیان نەبیتەوە توێژینەوەی لەسەر نەکرێت و تاقیکردنەوەی لەسەر نەکرێت وڵاتان و وەزارەتی تەندروستی و وڵاتانی تر ناتوانن وەری بگرن چونکە تۆ بە مەبلەغی پارەی زۆر وەرەگیرێ هیچ دەرەنجامێکیشی نەبێ دوجار هەم بۆ تەندروستی هاوڵاتیەکان هەم ئەو وڵاتەش ناتوانێت. دەڵێن بۆیە ئەو ڤاکسینی ڕاگەیان و لەسەر هەزاران نەخۆش تاقی کردوتە. بەڵێ سەرکەوتوش بۆ و ئیشەڵا کە ئەم ڤاکسینەش ئەبێتەوەی کە بێ بە چارەسەر بۆ هەموو گیان. بەڵێ پامنێرمان وشارمان لەگەڵدا دەبێت لە قەزای شار و زورەوە وشار زانیاریەکانی ڕۆژمان بۆ دەگوازێتەوە. وشار سڵای خوا لەبێت وەم کاتت باش نوێترین زانیارەکان لای تۆچین لەو دەڤەرەی تۆی لێی. لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئێوارەی دوێنێ یاخود درەنگانێکی دوێنێ ئاگرێکی گەورە لە دارستانی دەستکردی ناحەی وارماوەی سەر بە قەزای شارە زۆر کەوتەوە کە لە زیاتر لە 100 داری بەتەمەن لەو دارستانەدا سووتان و سەوزایی. شارەگەر گوێت لە ئێمە ئێمە گوێمان لە دەنگی تۆنیە دەنگت باش نایەت. نازانم ئێستا گوێتان لە دەنگی منە دانیار دەنگت زۆر کەمە وشار. ئێستا نازانم دانیار سەوتم چۆنە باشە؟ خراپ نییە باشە بەردەوام بە گەر بەرزتریش بێ باشتر. زۆر باشە کەواتە من سەوتم بەرزەکەم بۆ ئەوەی دەنگەکە بە باشی بگات. لە ئێستادا با بڵێن کە گرنگترین هەواڵ لە شارە زۆر درەنگانێکی ڕۆژی ڕابردوو واتە سەر لە ئێوارە ئاگرێکی گەورە لە دارستانی دەستکردی قەزای وارماوەی شارە زوری سەر بە ناحوی وارماوە کەوتەوە کە بووە هۆکاری ئەوەی زیاتر لە 100 داری با بڵێن بەتەمەن لەو ناحەیەدا سووتا و ئەمەش بووە هۆی ئەوەی کە دارستان وە سەوزایەکی زۆر لەو ڕوبەرەدا بسووتێ. ئەمە ئەم دارستانە دەتوانین بڵێن گەورەترین دارستانی دەستکردە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە ئەتوانین بڵێن دارستانەکانی سروشتی بن ئەم دارستانە دەستکردە. هۆکاری ئاگرەکە پەیوەندیم بە بەڕێوبەری شارستانی ناحەی وارماوە کە ئایا هۆکاری ئەم سووتانە یاخود ئەم ئاگرکەوتنەوەی بوو باسییان لەوە کە تا ئێستا هۆکاری ئاگرکەوتنەوەکە نادیارە بەڵام ئەوەی کە لای ئەوان ڕوونە ئەو دارستانە و سووتانی دەبێتە هۆی ئەوەی کە
بۆ چەندین ساڵی تر ئەو زەویە کە ئەو دارانە لە شێگەی سوتاوە نەتوانن بە شێوەیەکی باشتر بۆ سەوزایی و بۆ شینکردنی سوودی لێ ببینن و سوپاسی بەشێکی زۆری دانیشتوانی ناحەی وارماوە و گەنجەکانی ئەو ناحەیە کرد کە بەدەمیانەوە هاتن و خۆی دەڵێ نزیکەی 50 گەنج یارمەتی تیمەکانیان داوە بۆ ئەوەی کە ئاگرەکە کۆنترۆل بکەن و زیاتر لەوە تەشەنە نەسەنێ ئەم دارستانە دەکەوێتە سەر ڕێگای دەربەندیخان ناحەی وارماوە و بەهۆی ئەوەی کە لە ئێستادا ئەو دۆخەی نەخوازراوەی هەیە بەشێکی زۆری ناوچەکان با بڵێن کەرەتی نەکراون ئەو دارستانش داخراوە بەڵام هۆکاری ئاگرکەوتنەوە تا ئێستا ڕوونیە چەندین ماڵ نزیک ئەو دارستانە هەن و ئەوەی ئێمە بەدواداچوونمان کردو هیچ ماڵێک نزیک ئەو دارستانە زیانی ئۆتۆی بەرنەکەوتەوە یەکێکی دیکە لە خاڵەکان و زانیاریەکان کە دەمەوێت هیشارە زوور بگوازمەوە باسکردنە لە مزگەوتەکان کە وەکو خۆتان دەزانن ترانە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو کە بە شێوەیەکی فەرمی مزگەوتەکان بکاتەوە بەڵام کەم تا زۆر لە ئێستادا پێشنوێژان و با بڵێن خادمانی مزگەوتەکان خۆیان سەر بە خۆیانە و بە تەنسیق لەگەڵ جیهەتی معنی لە قەزای شارە زوور مزگەوتەکانیان کردوتەوە و دەستیان بە پەرستشەکانیان کردووە ئەمەش دوای ئەوە دێت کە لە ماوەی ڕابردووداوە خۆیان دەڵێن بەشێکی زۆری چایخانە و شوێنە گشتیەکان کرابوونەوە بە ڕووی با بڵێن هاوڵاتیان و کاسبکاراندا باستەوە دەکەن ئەگەر بێت و بازاڕەکان ئەو نەبێتە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەوە بە دڵنیایی و مزگەوتەکانیش نابێت چ جای مزگەوتەکان کە شوێنێکی پاکوخاوێن و ڕۆژانە چەندین جار دەست و دەموچاو و دەستنوێژ دەگرن کە ئەمەش هەماهەنگە لەگەڵ ڕێنمایە تەندروستیەکان لەبەر ئەوە لە ماوەی 2 ڕۆژە 48 ساعاتە زیاتر لە ماوەی ڕابردوو کە کەرەنتینە بوو لە ئێستادا مزگەوتەکان کراون و هەوڵ دەدرێت کە ئەم هەینیە بەشێکی زۆری مزگەوتەکان بەڕووی نوێژخوێناندا بکرێنەوە ئەمەش وەکوتم دوایەوە تێکە نیگەرانی هاوڵاتیان بوو لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروانانە هەوڵی نەداوە کە هەموو ئاستەکان بە یەک ئاست مامەڵەیان لەگەڵا بکات بۆ ئاڕاستەیی کاتێک کە تۆ شوێنێکی گشتی چایخانە و کافتریاکان دەکەیتەوە بۆچی هۆکاری داخستنی مزگەوتەکان ئەم لەبەرەوە ئەوان پێیان وایە ئەمە بیانوویەکە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داخستن یاخود بۆ ڕێگریکردن لە مسلمانان بۆ ئەنجامدانی نوێژەکانیان و لە هەمان کاتیشدا دۆخی هاتوچۆکردن زۆر سپاس بۆ پەیامێر ماوشار محەممەد لە شارە زوور و لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت سپاس وشار کە لەگەڵمان بوویت سپاس بۆ زانیارەکانت بەڵێ دانیار من بەرنامەی ئابووریم هەبوو بە نمونە لەسەر میوانەکە بێنەوە کە ئێمە باز لە دراوتمە نەکەین شەوی شەمان هەبوو ڕاستە و خۆش بوو وەکو چۆن ئێستا بەرنامەکەمان ڕاستە و خۆیە و میوانەکەمان برایان لە کۆنتترۆل تقریبا نیو ساعتە پەیوەندیەکەن جوابی پەیوەندیەکە نایەنەوە هەڵبەتە یەکێک لەو گرفتانی کە لە بەرنامەی ڕاستەخۆیە کە میوانێک کە تێ و میوانەکە بیریەچێتەوە یاخود موبایلەکەی کوژێنێتەوە جواب ناداتەوە یەکێک لە بەرنامەکانم وا بوو وتی 10 دقە پێشەوە ئامادە بم ئێمەش وتمان جوان نییە تاو ئاگادارە و 10 دقە پێشەوە لە کەناڵ ئامادە بێت 10 دقەی پێچ و نەگەیشت 5 دقەی مابوو بەرنامەکە پەیوەندیمان زۆر پێوە کرد هەڵی نەگرت ئیتر هاوکارانم لە کۆنتترۆل 5 دقەی کەشیان دواخست بەرنامەکە لە کاتی خۆی هەر نەگەیشت جوابی تەلەفۆنیشی نادا بیکەنە ڕاستەوخۆ خۆی ناخۆشە بەرنامەی ئابووری تەوەرت لەسەر شتێک بەوە بێ میوان قسەی لەسەرکە دوجار خۆت بی بە شرۆفەکاری بابەتەکەش 45 دقە خۆم قسەم لە باری بابەتەکەەوە کرد تر هاوکاران پێیانوتی ئەنجا خۆ میوانەکەش باتە ئەوەنە شیکاری ناکەن ئەبێ من و تۆش ئێستا بە حکمیەوەی بەداخەوە بورن بەڕزان ئێمە لە پێشەکێکە باسمان لەوە کرد کە میوانێکمانە بێت لەبارەی هەڵکشان و داکشانی دراو لە هەرێمی کوردستان باز دەکەن لە بازاڕەکانی دراو گۆڕینەوە لە هەرێمی کوردستان میوانێکمان لەوبارە بەڵام هاوکارانمان زیاتر لە نیو کاتژمێرە پەیوەندی بە میوانەکەەوە دەکەن میوانەکە ئەبووای ئامادە بووە لە سودێ بەڵام دیارەیان بیری چوە یاخود ئیشی سەلاڕەوەی من سەرنجم ما بێ کاسبکارانی بازاری دۆلارەکە هەمویان باز لەوە دەکەن داوا دەکەن لە وڵاتیان تمەن نەکردن نازانم هۆکار ینی من ئەوەی لە سوۆسیال میدیاش بینیم بەشێک لە هاوڵاتیان تاو قەنەعەتیان بەم قسانە هەیە بەشێکی تریان ئەڵێن دیارە لەبەر قازانجی خۆیان یانە خودی خۆیان بەزەم قازانجە بکەن
دیارە هاوکارانمان پێمانەڵێن ڕامیار حەزرە لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانیەوە لەگەڵمانە بێت دیارە ڕامیار هەستیشەکەم لە بریفیوەکە دیارە مەشغوڵە لەگەڵیشیان ڕامیار ئەگەر گوێبیستی منی سڵای خوا لەبێت تۆم کاتت باش دیارە گوێی لێ نییە دیارە خەریکی مەعاملەی تمەن نەبێ هاوکاران چۆتە ناو بازاڕەکەەوە دیارەویش خواستی بۆ زانین ئەمڕۆ نرخی درا و تمەند چەندە لە ڕۆژانی ڕابردووە زۆر داوازینی بەخۆیەوە بین بەزانی ئەمڕۆ چەندە پێمان بڵێت ڕامیار گوێت لە دەنگی ئێمەیە ڕامیار سڵای خوا لێ بێت تو ئێستا لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی دۆخی دراوگۆڕینەوە بە تایبەت کە ئێستا قسە و باسی زۆر جدی لەسرە تمەنە ئێستا تمەن لە چه ئاستێکدایە کڕیارانی زۆر بۆ یاخودنا سڵکردنەوە لی هەیە بەڵێ ساڵەر سڵای خواتان لێ بێت دیارە ماوەی دوو هەفتەیە کە بێت نرخی تمەن بەگشتی بەرامبەر دراوەکانی دیکە زۆر نرخەکەی دابەزیوە بەتایبەت لە دوو هەفتەی ڕابردوودا هەڵکشان و داکشانێکی زۆری پێوە دیارە نرخی تمەن دوێنێ لە کاتی داخستنی بازاڕە $1 بە 21,400 دینار مامەڵەی پێوەکراوە لە کاتی داخستنی بازاڕە و ئەم بەیانیە لە کاتی کردنەوەی بازاڕەکە کاتژمێر دەوسی خولەک نرخی دراوەکان دەردەچێت نرخی $100 ئەمریکی بەرامبەر بە 2,125,000 دینار مامەڵەی پێکراوە واتە یعنی $1 بەرامبەر بە 21,500 تمەن دیارە بەرزی و نزمی لە نرخی تمەنە تا ئێستا ئەوانەی کە شارەزاییان هەیە لە بازاڕی دۆلارەکەی شاری سلێمانی نازانن هۆکارەکەی چییە بەشێکیان دەڵێن هۆکاری سیاسیە هەندێکیان دەڵێن ینی بەهۆی کێشەی نێوخۆیی کوماری ئیسلامی ئێرانەوەیە و نازاندرێت هۆکاری پشت دابەزین یان هەڵکشان و داکشانی نرخی تمەن چییە و خەڵک زۆر سالار ینی لە کڕینی تمەن و فرۆشتنی تمەنە چۆن دەڵێ هەڵوێستەیەکە بەشێک لە هاوڵاتیان ئەوانەی کە تمەنیان کڕیوە لە مانگی ڕابردووە لە ترسیەوەی کە نرخەکەی زیاتر دابشکێت فرۆشتیانەوە یعنی هاوڵاتی زەرەر و زیانێکی زۆری بەرکەوتووە بە تایبەت دەوترێ ئەوانەی کە تەنها بۆ خێر کڕیوانە بازرگانەکان ئەوانەی کە ئیشی عمولە دەکەن واتە نەخڵکردنی پارە بۆ وڵاتانی تر ئەوانە زیانێکی ئەوتۆیان بەرنەکەوتەوە تەنها ئەوانەی تمەنی وشکەیان کڕیوە زیانێکی زۆریان بەرکەوتووە لەم دۆخەی ئێستاە من شارەزایەکی بواری دراوم لەگەڵایە لێرە کە لە بازاڕی دراوەکەی شاری سلێمانی کار دەکات بزانین ئاڵوگۆڕی نرخی تمەن و یان هەڵکشان و داکشانی نرخی تمەن وەکارەکەی چییە ڕامیان قوربانەکە دیارە ڕۆشتووە ڕامیان تا چەنە و دەنگۆی ڕاستە گوڵایە تمەنی تەزویر هاتۆتە بازاڕی دۆلارەکە و دەنگۆی ڕاستە وەڵام من دەبێت پرسیارەکە لە میوانەکەم کەم زانم تا چەند دروستە هەنێک دەنگۆ هەیە لەسەرەوەی کە تمەن وشتی تەزویر هاتۆتە نێو بازاڕ و ئەمانەوە ئەوە تا چەند دروستە وەڵڵاهی هێمە هیچمان نەبینیوە تا ئێستا نهاتۆتە ناو بازاڕ نەمان بینیوە چون ئەم بازاڕە ژێر چاودێری ئاسایشایە ئەو شتە قابلی قبول نییە لەم بازاڕە شتی واش نییە یعنی لە هەفتەی ڕابردوو شتیوان نەبووە لێرە نەبینراوە چون ئەم بازاڕە ژێر چاودێری ئاسایشایە هیچ شتێک بەبێ ئەبری ئاسایش ناکرێت لێرە ئەو شتە نەبووە باشە زۆر باشە سەبارەت بە نرخی گشتی دراوی عراقی واتە دینار بەرامبەر بە دراوەکانی تر دۆخی دیناری عراقی بەرامبەر دراوەکانی تر چۆن بەڵێ دۆخی دیناری عراقی خراپ نییە بەرامبەر دراوەکانی تر زۆر زغول لە بەرزبوونەوە دابەزین کەمەکات ئێستا نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلار 124,250 دیوارە بە 124,250 داخراوە نرخی دیناری عراقی بەرامبەر بە تمەن هەر جێگیرە چون لەم بازاڕە گەڵا بە تمەنە چی بەدەسی چ بە حەواڵەش لێرە چەک هەیە بە چەک بێڵن دەسی سوپاچەک بە حەواڵەش هەیە هەر بە دۆلارە زۆر باشە
تمەن دوو هەفتەیە ئەو بەرزی و نزمیە و هەڵکشان و داکشانەی هۆکارەکەی چی ئەوەی کە ئێوە تێبینی تا کردبێک و شارەزایەکی بواری درراوە بەڵێ وڵی تمەنم بازارە ئێستا خۆ هیچ ئیخبارێکیش تازایی نییە هیچ ئیخبارێکیش نییە بەس بەرزبوون و داوەزی نەکا زۆر هەمووی پێرێ 25,000 و 2570 تمەن بووە ئێستا 2240 تمەنە بەراو لەگەڵ دوێنەوەی کە من بزانم تۆزە بەرز بۆتەوە نرخی تمەن بەرز بۆ دوێنێ زیاتر بەرز بووە هەم دابەزیوە بازارەکە یاریەکات بەڵێ زیاتر ئەوانەی لەو بازارن وە لە بازارەکانی ترن زیاتر ئێستا تمەن دەکردریا دەفرۆشرێت بەتەبەت لەوەی لە دوایەوەی کە دابەزینێکی زۆری بەخۆی بینە بەرامبەر دۆلاری ئەکرێت خەڵک ئەکرێت زۆربەی خەڵک ئەفرۆشێت و لەم دۆخەش خەڵک هەر ئەکرێت ئێستاش ئەکرێت بەڵێ بەس قەنەعەتم نییە هەمووی خەرقازانشکە زۆری زەرە دەکات بەڵێ ڕامیان ئەگەر لە میوانەکەت پرسیت ئەوەی کە پێت وتم من ڕۆژی بەڵێ ئەگەر لە میوانەکە پرسی دەوترێت کە وڵاتی ئێران خۆی تمەنی چاپ کردووە تا چەند ئەمە ڕێگە پێدراوە و کاریگەری لەسەر ڕێژەی دراوی ئەسڵی کە لە سوئیسرا چاپەکرێت دادەنێت بەڵێ کاکین ئەوەی کە دەوتری هەنێ قسە هەیە دەوتێت کە ئێران پێدەچێت خۆی دراوەکەی چاپ کرد بێت و ئەوە نییە کە لە سوئیسرا چاپەکرێت ئەمە کاریگەری لەسەر بازاڕە بێ هیچ زانیاری معلومات بەخوا معلوماتم لەوە نییە بەس معلوماتەوەی ئێران خۆی چاپێکات ئەم تمەنە دراوی ئێرانی هەر خۆی چاپێکات ئەو معلوماتە ئێوە باسەکەن لە بازار ئەین لە بازارەکەی ئەو دەنگۆیە هەیە شتێکی واکرا وەڵا ئەو دەنگۆیە هەیە لەناوخڵک بەس نازانی تا چەند ڕاستە من دەبێت پرسیاری ئەوەی لێ بکەم یعنی ئەوەی کە ناو خاکی کوردستانەوە بەڵام لەگەڵیشیدا بە ڕۆژە دۆلارەکان ئەبنەوە بۆ وڵاتی ئێران ئەمە تا چەند ڕاستەوە دەوترێت کە ئێران مەرامێکی هەیە لەوەی کە ئەم کارە دەکات بۆی کە ئەو تمەنەی کە هەیەی بیخاتە بازارەوە و دۆلارێکی زۆر لای خۆی کۆبکاتەوە دوجار نیەتی وایە کە ئەو سفرانی بە تمەنەکەەوە هەیە لایان بەرێت ئەمانە تا چەند ڕاستە نەگەر زانیاریمان پێ بدەیت دانیار گوێبیستی پرسیارەکە نیم چونکە خۆ دەزانین بازاری دۆلارەکە قەڵەباڵکێکی زۆر هەیە بۆ باشی گوێبیستی دەنگ نابوو زۆر باشە باسی ئەوم کرد دەوترێت بە شەوان لە سنوورەکانەوە تمەنێکی زۆر دەێنێتە خاکێرەمی کوردستانەوە بە ڕۆژی دۆلارێکی زۆر دەبرێتەوە بۆ وڵاتی ئێران ئەمە تا چەند ڕاستەوە دەوترێت ئێران دەوێت بانقەکانی خاڵی بکات لە تمەن و دۆلارێکی زۆر کۆبکاتەوە بۆ ئەوەی کە دوجار نیەتێتی کە ئەو تمەنێکێتی بیگۆڕێت و ئەو سفرانی کە بەسەر تمەنەکەەوە هەن نیان هێڵێت ئەمە تا چەند ڕاستە ئەم زانیاریانە بەڵێ هاوکارم باز دەوە دەکات یعنی لە ئێستادا کۆماری ئیسلامی ئێران ئەو تمەنەی کە هەیەی بۆ سنوورەکان بەتەبەت هەرێمی کوردستان دەینێرەوە لە بەرامبەردا دۆلارێکی زیاتر دەکڕێت ئەمە تا چەند ئاگادارن شتێکی وا هەبێەوە ئەمە کاریگەریە بێ لەسەر بازار کۆماری ئیسلامی نانێرێ خەڵک بازرگانەکان هێرن بەکە بازرگانەکان هێرن بۆ ئێرەوە کەساوەت خەڵک تەڵەبی لەسەرە زۆری بۆ جنوب بچێ ئەو تمەنە وشکەی دەسێ زۆری جنوبی کڕێ بەغدا دەیکڕێ ئەوانە نێتانەوە بازاری ڕەشە و مامەڵی بەڵێ وەنێ و بازاری ڕەش ناتەنەوە بازارە و مامەڵی پێوە بکرێت و یانی ئەمە لە بەرامبەر ئەو دۆلاری کە زۆر تەڵەبی لەسەر ئێستا لە ئێران ینی دەوترێ ئەمە هەم قەیرانێکی تر دروست دەکات هەمیشەوەی کە دەوێت بانکەکانی خۆی ئێران لە تمەن خاڵی بکات و دۆلار بکڕێت ئەمە یعنی چ خوێندنەوەیەکی بۆ بکرێت بەخوا ئاگاداریەوە نیە مساج ئێمە ئەم بازارە بەس حواڵەیەوە ئەو دەستەکە لەو بەرەوەیە زۆر سپاس بۆ تێمانی لە بازاری دۆلارەکە لەگەڵماناوی سپاس بۆ زانیارەکانت بنەرانی عزیز دەچینە چەمچەماڵ بۆ لای پاملێرمان جەلات جەباری بزانی زانیارەکان لێ چین جەلات سڵای خوارد لێبێ دوایین زانیارەکانی قەزای چەمچەماڵ چین گەر پێما بڵێیت جەلال گوێت لە دەنگی ئێمەیە دیارە سەوتی ئەو ناگاتە لای ئێمە هەڵبەتە بۆ هیوای کە سەوتەکەی چاپکە پەیامنێرمان جەلال جەباری دیارە زۆر باشە
کاک جەلال سڵای خوا لێ بێتۆم کاتت باش نوێترین زانیاریەکان لای تۆ چین لە قەزای چەمچەماڵ؟ بەڵێ مامۆستا سالار سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە من نەمەوێت بە چەند زانیارەیەکی ڕۆژ دەست پێ بکەم کاتژمێر هەشتی سەر لە بەیانی ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە پارێزگای سلێمانی لە سنووری گوندی تاوێربەرز لە ناحیەی قادرکەرم هەستا بە تەقاندنەوە و لە ناوبردننی ژمارەیەک لە مین کە لە ماوەی ساڵێکی کارکردیانە ئەو جێڵگانەی کە پاکرابوونەوە ئەو مین و تەقەمەنیان لێ دەنهێنرابوو و بە وتەی وتەبێژی گشتی یاخود بڵین وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین لە پارێزگای سلێمانی باسی لەوە کردمانەوەی ئەو مینانە لە ئێستاە لە کۆگاکانیان مەترسی دروستەگان لە وەرزی هاویندا هەر بۆیە لە سەر لە بەیانی ئەمڕۆ لە پرۆسەیەکی تایبەت بە خۆیانداوە بە شێوەیەکی تەکنیکیانە هەستان بە لە ناوبردنی ئەو بڕەمین و تەقەمەنیە وەک ئاماژەم پێکرد لە سنووری گوندی تاوێربەرز لە ناحیەی قادرکەرم. و سەبارەت بە دوایین ئامارەکانی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ تاکو ئەم ساتەی من قسەی تیاکەم لە هەردوو شەپۆلەکەواتان لە شەپۆلی یەکەم و لە شەپۆلی دووەمدا 300 هاوڵاتی تووشی ڤایرۆسەکە بوون و لەو ڕێژەیەش 200 هاوڵاتیان تاکو ئێستا چاک بوونەتەوە و بەداخەوە 13 حاڵەتی مردن لە سنوورەکە بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمار کراوە و لەو ڕێژەیە واتان لە کۆی 300 توشبووەکە 25 حاڵەتیان هەم پزیشک و هەم کارمەندی تەندروستین و بەداخەوە لە یەک دوو ڕۆژی ڕابردوودا کارمەندێکی تەندروستیش بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا لە سنوورەکەدا گیانی لەدەستدا. و من ئەمەوێ ئاماژە بە شتێکی تر بکەم لە ئێستاە لە سەنتەری ڕوبەڕووبوونە و دەستنیشانکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە قەزای چەمچەماڵ ئەو ئامێرەی کە بە ئامێری PCR ناو دەبرێت کە نەخۆشیەکە یاخود هەڵگرانی ڤایرۆسەکە دەستنیشانەکە بەداخەوە ماوەی چەند ڕۆژێکە لە کار کەوتووە هەر ئەمەش گرفتی بۆ دانیشتوانی سنوورەکە دروست کردووە بەو پێی لە ئێستاە ئەو هاوڵاتیانەی کە گومانیان لە خۆیان هەیە و سەردانی ئەو سنتەرە ئەکەن بە مەبەستی دەستنیشانکردنی توشبوون یا توشتەبوون بە ڤایرۆسەکە لە ئێستا ئەو ئامێرە لە کار کەوتووە بەڵام بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لەلایەن کۆمپانیایەکەوە بە بڕی 300,000 دلار بڵین ئامێرێکی لەو شێوەیە بۆ بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ دابین بکرێت تاکو دابین نەکردنیە و ئامێرە بە دڵنیایەوە کێشە و گرفت لەم سنوورە بەردەوام ئەبێ و سەبارەت بە کەشوهەوا و پلەکانی گەرما ئەمڕۆکە ئێستا قسەی تیاکەم لە سنووری قەزای چەمچەماڵ بەرزترین پلەی گەرما 43 و نزمترین پلەی گەرما 25 پلەی سەدیە و پلەکانی گەرما تا کۆتایی هەفتە بەم شێوە مێنەوە و لە سەرەتای هەفتەی ئایندەدا پلەکانی گەرما 1 پلە تا 2 پلە بەرز دەبێتەوە و سەبارەت بە بڵین بە تاقیکردنەوەکانی پۆلی 12 لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ 3912 خوێندکار بەشداری لە تاقیکردنەوەکانە ئەکەن لەو ڕێژەیەیان 2570 خوێندکاریان لە بەشی زانستین و 1288یان لە بەشی وێژەین و 107 خوێندکاریان لە بەشی پیشەین و 65 هۆڵی تاقیکردنەوە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی چەمچەماڵ واتە بە سەنتەری قەزاکەوە بە ناحیەکانەوە هەیە و یەک شتی تر ئەمێ ئاماژێ پێکەم مامۆستا سالار لەگەڵ هاتنی وەرزی هاویندا هەرچەند زۆر قسەمان لێ کردووە بەردەوام چ لە سەنتەری قەزای چەمچەماڵ و چ لە ناحیەکانی دەوروبەری کێشەی کەم ئاوی کێشەیەکی هەمیشەیی و بەردەوامی هاوڵاتیانە لە ئێستاە لە سەنتەری قەزاکە بڵین سرەی پێدانی ئاو لە نێوان 7 تا 10 ڕۆژدایە و لە ناحیەی شۆڕش لە نێواندا تا 15 ڕۆژدایە ئەمە کۆی زانارەکان بوو لای من ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ ئەگەڕێمەوە لای ئێوە. زۆر سپاس بۆ پەیامێرمان جەلات جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان نبووی. سپاس بۆ زانیاریەکانت. زۆر سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانت. بەڵە بەڕێزان لێرەدا و بەم شێوەیە گشت بڕگە و بابەتەکانمان پێشکەشکردن بە داوای لێبوردنەوە کە سەرەتا باسمان کرد کە میوانێکمان لەبارەی نرخی درا و تمەنەوە دەبێت بەڵام میوانەکە جوابی پەیوەندیەکەی نەداینەوە ئامادە نەبوو بار حاڵ داوای لێبوردنەکەین بە هیوایەوەی کە هەمیشە تەندروست باش بن بەخوای گەورەتان هەسپێت. خواتان لەگەڵ.